سڵاو لە تۆ و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ. دیارە بەهۆی ئەو بارانبارینەی چەند ڕۆژی ڕابردوو بارانێکی باش لە دەڤەری سۆران باریوە، بەو هۆیەوە ئاوی ڕووبارەکان زۆر زیادی کردووە و بە تایبەتی لە شەوی ڕاوردووە کەوا ڕێژێکی زۆری بارانبارین لەو دەڤەرە باریوە، بە تایبەتی لە ڕێگای گەلی عەلیبەگ بەهۆی هاتنە خوارەوەی بەشێک لە شاخەکە ڕێگاکە بۆ ماوەیەک پەچی کەوتبوو. بەو هۆیەشەوە دوو ئۆتۆمبیل بەیەکیان دادابوو، بەو هۆیە 9 هاوڵاتی بریندار بوون، بەڵام برینەکانیان خۆشبەختانە سووک بوون. هەروەها هەر لە ڕێگای گەلی عەلیبەگ بەهۆی ئەو بارانبارینە زۆرەی کەواباری بوو، ئاوی ڕووبارەکە زۆر زیادی کردبوو و هات بۆ سەر شەقامەکان لە گەلی عەلیبەگ. ئەمەش تۆزە گرفتی بۆ هاتوچۆ دروست کردبوو، بەڵام شارەوانی ڕێگاکانی پاک کردوونەتەوە. هەروەها لە حاجیۆمەرانیش لە ڕێگای حاجیۆمەرانیش ڕووداوێکی هاتوچۆ هەبوو، بەڵام خۆشبەختانە هیچ هاوڵاتیەک لەوێ زامدار نەبوو بوون. هەروەها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە قەزای سۆران 57 ملیم باران باریوە. کۆی ئەو بارانەی کەوا لە ئەم ساڵ باریوە تاوەکو ئەمڕۆ 380 ملیم باران باریوە تاوەکو ئەمڕۆ. هەر بەهۆی ئەو بارانبارینەوە کانیاوەکان ئەو شوێنانەی کەوا ئاوی ئەم کاتانە ئاوی بەهاریان لێ دێتە دەر، کە ئەو کانیاوانە هەمویان دەربوونەتەوە لە ئێستاوە ئاوێکی باشیان تیادادێتن بۆتە هۆی زیادبوونی ئاو لە دەڤەری سۆران. هەروەها لە ناوچە شاخاویەکانیش ڕێژەیەکی باشی بەفر باریوە. بەڵێ بەپێی ئەو زانیاریانەی ئێمە لە کەشناسی سۆران دەستمان کەوتووە، دیارە بارانبارین تاوەکو کاتژمێر 12 نیوەڕۆی ئەمڕۆ باران بەردەوام بۆ لە ئێستادا بارانبارین نییە و ئێوارە کەش و هەوا دەبێتەوە ساماڵ و باران ئەوڕۆ کۆتایی پێدێ. سەبارەت بە بەفربارینیش وەکو ئاماژەم پێدا لە ناوچە شاخاویەکان ئەو ناوچانەی کەوا کوێستانین بەفری لێباریوە.